ئەوە میێوانی ناوەخ ئەوە زۆربەی لە کۆمەڵێک لە بەرهەمەکەمەوە ئەوەیان چەند گرتەیەکی شانۆگەری تقریبا لە 22 ساڵ بوو چوومە بواری هونەری و تا ئێستا کە بەردەوامم دوور نەکەتیمەوە لە هونەرمان قەتش لە هونەر دوور ناکەومەوە بەڵام ئەو بار و دۆخەیکەوە لە بۆمە خوڵقایە دروست بووە وەی کردێکەوە هونەر نەکرێ ئەمە دوور نەکەتینەوە ئەمە هەر هونەرمەندین و هەروەها دەمینێن و چاومان لێ و هەر بیکەین و دەیکەین و تێگەیشتی بەڵام مەچینێ بوارەکە وا کرایە دیوارێک دروست کرد بووە لە بینی هونەرمەند و لە بینی هونەر کە حەول دەدەین دەستمان بیگاتێ ناگات بەرهەمی یەکەم ساڵی هەفتا لە تەلەڤیزیۆنی بەغدا تۆمار کرا بە ناوی مارەی دووەمینم 72 بە ناوی مەسەلەی شارێک سێمین 73 لە شانۆ بوو 74 لە تەلەڤیزیۆنی بەغدا تۆمار کرا بە ناوی چڵپاو حەضیضی مەکسیم گۆرکی کە لەو کاتیوە ئیتر ئەوزە بەردەوام بوویمە لە فەزلی خودای تاکو ئێستا یعنی ئەوزە بەرهەمەکانم هەمووی ناتوانانی بژمێری چیرۆکەکانی مام اسماعیلە و مۆچیم بۆ چۆن لە ئازارەکانی نەزاتی بوو هەبوو نەبوو یعنی ئەوانەی تەلەڤیزیۆنیش گەڕەکە کەمان و مارەی و خەج و سیامەند و لاس و خەزاڵ و یعنی داخی گرام ئەوەندە زۆرە بەرهەمەکانە من تقریبا 100 قسور بەرهەمی تەلەڤیزیۆنی و شانۆیم هەیە ماعەدا فلیمەکانی کە بەشداریم ئەو شتە خەڵک قیاسی دەکا ئەکتەر بەخۆی قیاسی ناکە بەڵام ئەکتەر دائیمەن بە خۆشی دەزانی چۆن ڕۆڵەکەی خۆی بینی و چۆن ناو شەخسیەتەکەی خۆی ئەمن ئەوانەی کە کردیتم بەڕێی هەموو دۆست و برادرانم زۆر بە جوانی دەورەکەی خۆم دەژێڕا و ئادا ئەم دەکرد هەمویانم زۆر ڕالێ بوو بەڵام حەقیقەتەنیش هەروایە هەندێکی لە هەندێکی خۆشەویسترە ئینسان حتا ئەولادی ئەولاتێ لە ئەولادی خۆشەویسترە لە بەرەوەی تۆزێک جۆڕایلترە لە بوو بان لەبەر هەندی ئەمن بەرهەمەکانم ئەوانەی کەوە کە دەنجی داوە کاتی خۆی چڵپاو بوو حەزیدی مەکسیم گۆرکی دەوری کابرایەکی دزم تێدا بینی بوو یعنی ئەوە دەنجی داوە لە کوردستان لەوەی وە ئەو کاتی ناوبانگم پێدەرکرد پاشی هەنجینێ تەمسیلی ڕەزەبی هەبوو نەبوو حکایەت خوان بووم و دەورەکەم زۆر بە جوانی کە هەموو ئەکتەرانی بەغدا و هەولێر و سلێمانی و کوردستان هەمووی بە خەڵک و بە هونەرمەنداوە بەڕێزەوە سەیری ئەو ڕۆڵەی منی کرد کە بینیم لە تەمسیلی ڕەزەبی پاشیان ژینە کەونە دەرکە بوو کەونە دەرکەش دەوری خۆی بینی بەڕاستی چکە بەرهەمەشی زۆر کۆمەڵایەتی بوو هونەر کارێکی زۆر پیرۆزە ڕاگەیاندنێکی زۆر پیرۆزە ئەگەر بە ڕاستەقینەی خۆی بتەوێت بە خەڵک ڕابگەینی هونەر ئاڵایەکی بەرزە لە ناو هەموو نەتەوەک خۆی بە هونەر هەڵدەکێشی تەنها کورد نەبی ڕقی لە هونەرە لەبەرەوەی هێشتانەکە لە هونەر نەگەیشتە هونەر هەموو ئاوێنەکە هەموو نەتەوەکان زۆر بە جوانی خۆیان لەناو ئەو ئاوێنەی دەبینەوە تەنها ئەمە نەبی تەنها هەموو نەتەوەک هونەر لە کنیان قوتابخانەی پیرۆزە لەو قوتابخانەی چەندین کەس تەخەڕوز دەکا کە ئەو کەسانە یعنی ڕەوشەنبیری زۆر بەرز دەناسرێنە ناو خەڵک بەڵام داخی گرانم ئەلێرە ئەو بایەخەی پێ نادرێ لەبەرەوەی دەلێ دەنجێ دەکەم دەنگم دەچی دەنجێ ناکەم ڕەنگم دەچی چ دەرێ یعنی لەبەرچی چەندین هۆکار هەیە لە هەموو هۆکارەکان گەورەتر سیاسیەکانن لە هەموو هۆکارەکان گەورەتر
لە هەموو هۆکارەکان گەورەترین عاشائیرەکایە کە ئەوان ڕێگرن لە بەردەمی هونەر و ڕێگرن لە بەردەوی ئەوە چووکە ئەوان ئەگەر هونەر پێشکەوتوو بوو ئەگەر نەتەوە پێشکەوتوو بوو ئەگەر خەڵک ڕەوشەمبیر بوو هەندە شت هەیە ئەوان ناتانن بیکەن لەبەر هەندێ ئەوان کە هونەری ئێستا کابرایەکی بێگانە دێ لەسەر حسابی ما لەسەر بودجەیمە و پارەیمە بەرهەمی خۆی دەکا و پارەی خۆی وەردەگری و بەرهەمەکەشی لە بن کەوشی خۆی دەنێ و دەڕوا لە وڵاتان بە پیشانی خەڵکی دەدا و هونەرمەندانی خۆشمان چاومازەق بوویتەوە سەیر دەکەین کەوە تەمەشای داوای شتەچ بکەین برێ بمان دەنێ و هونەرە دەکەین کە ساوڕشمانێ ناداتەوە لە سەد دەرگا بدەن دەرگەت ناکرێتەوە تێگەیشت ئەوانە ئێستا کە وەرە ئەو هونەرمەندانەی کە تەلەڤیزیۆنێکم دەوێت لە چەند تەلەڤیزیۆنێکی ناوخۆ زیاتر بەرهەمەکی کوردی لێ بدە نییە یان تورکیا یان ئێرانیە زۆر سەیرە هۆکار زۆرن پێش هەموو هۆکارە چیش سیاسیەکانە ئەدی خۆ ئێستا ئومور لە دەستە من نییە ئەمن بە خۆم دەزانم چ دەکەم بەس ئومورم لە دەست یەکی دیکەیە کە ناوێ ئەمن پێشکەوت ناوێ وڵاتەکەی پێشکەی و وڵاتەکەی ڕەوشەمبیربی وڵاتەکەی ساحیبی هونەربی ساحیبی شتبی ئەمن نارێم وەزارەتی ڕەوشەمبیری لا سەماحەڵڵا برێم تاوانبارەیان تیپینە وەزارەتی ڕەوشەمبیری ئەگەر پارەی نەبوو بودجەی نەبوو تێگەیشتی ئەگەر هێز و توانای مالی نەبوو دارایی نەبوو وەزارەتی ڕەوشەمبیری چ بکە یانی هەر ئەوەندەی پێدەکرێت کە ئێستا دەیکە مەسئلەکە لێرە بودجێ پارەیە پارەکە نەبوو مانە هەموو بوارەك ڕادەوەستیت پێویستە زۆر شت بکرێ بەڵام چش ناکرێ ئەمن هەتا هێوارە برێم مەفروزە شاری هەولێر پایتەخت و ئاسیمەی کوردستانە ئێستا دەبواە ماعەدە قاعی میدیە و قاعی ڕەوشەمبیری و قاعی شعب دەبواە 5 قاعی دیکەی تێدابی لە بۆ عەرزی شانۆ نەکو هەر تیپی دائیرەی شانۆ تیپی هونەرە میلیەکان دەبواە ئێستا لە شاری هەولێر 10 تیپی هونەری هەبوایە سربەخۆ بەس وەزارەتی ڕەوشەمبیری سەرپەرشتی بکردبایە تێگەیشتی سربەخۆبانە تیپی ئاهلی باە حکومی نەبا بەڵام لە ژێرباڵی و چەتری وەزارەتی ڕەوشەمبیری باە باش هەموو ساڵێ مەفروزە وەزارەتی مالیە کتاب تەوجیه دەکات لە بۆ وەزارەتی ڕەوشەمبیری کە پێشان ئەوها بوو 2 مانگ پێشەوەی مسادقەی میزانیە بکرێ کتاب دەهات لە بۆ ئەمانە ئامەی سەقافە و شەباب لە بۆ دائیرە ڕەوشەمبیری ئەو ساڵەکە نەشاتاتان چییە دەیان نووسی 2 شانۆگەریمان هەیە ئەو ساڵ تەکلیفەکەی ئەوەندەیە 2 درامامان هەیە 30 حەڵقەیە تەکلیفەکەی ئەوەندەیە بە هەمووی کردی مەسەلەن 300,000 دەڕۆی مانگی 4 مسادقە دەکرا کتاب دەهاتەوە دەیگۆ وەزارەتی فلانی یان دائیرەی فلانی ئەنگۆ ڕەسیدتان ئەوەندەیە 300,000 لە بۆ بواریش ئەوەندە شانۆگەریە ئەوەندە درامایە زیاتر حەقتان نییە متەمەنا دەکەم لەسەر شانۆ بمرم چ بەشداری دەکەی ئەمن ئەگەر ئەو قسەی ئەتولێ دەکەی ئەمن سبەینە کاری شانۆیی هەبی ئەمن گەنجم پیر نیمە ئەمن لە بۆ ئیشی هونەری تازە ئەمرم 20 ساڵە 25 ساڵە ئەتو ئەوها بمبینە هیلاک و شەکەتم بەڵام ئەمن کە گەیشتمە سەر شانۆ عمرم لە 25 و 30 تێ ناپەڕی هەموو ژیانم دەبوژێتەوە خینم دەبوژێتەوە لێدانی دڵم خۆشتر دەبی لەبەرەوەی دەکەومە ناو ئەو مەبەستەی کە خۆم دەمەوێت ئەو ئیشەی کە خۆم خۆشم دەوێت خۆشم حەزم لێ کە ئەو بوارەی کە دەمەوێت خزمەتی نەتەوەکەمی پێ بکەم
خۆمە شتاقێنەوەتە هونەرمەندانی پێشترێک کە دانیشتینە شتاق بێعکس با پێت برێم داهێنان و ئبداع ئێستا لە کنەمەیە ئەمە دەبواە ئێستا ئەوەندە شانۆگەریمان پێشکەش کردبایە ئەو فترەیە کە 30 ساڵی کە کورد حکوم دەکا دەبواە ئەمە جی لە چی پێ بگەینین لە جیاتی خۆمان کە ئەمە سبینە ڕۆیشتین خەڵکانێک هەبی جێمان بگرتەوە چێ کەس نییە دروست نەبوو کەس دروست نەبوو ڕاستە معهد هەیە کولیە هەیە بەڵام ئەوانەی هیچ بە هیچ ناکەن ئەگەر ئیشی عملی نەبی کامەیان باسی کامەیان بکەم بواری مۆسیقا وێرانە بواری شانۆ هەر باسی مەکە باسی دراما هەر باسی مەکە مە درامایەکمان کرد 22 حەڵقە بوو بردمانەوە تەلەڤیزیۆنەکی کابرا بەسەری کە پووی گوتی کوردیە گوتمان بڵێ کاکە من کوردی عرز ناکەم لە کوردستانی شەو بۆ دزێ لە حکوومەتی کوردستانیش وەردەگری و ممچینە لە حسەی هونەرمەندانی کوردستانیش دەخوا و تێگەیشتی گوتێ من با 1 ساڵی درامای تورکیم کڕیە ئەوەی کۆ ئیلاز دەکەێت ئەو بە چە ئیلاز دەبی کەینە ئەوەی دەینێت سەر ڕێکاکە هونەری خۆت پیرۆسترە هونەرمەندی خۆت پیرۆسترە تێگەیشتی لەسەر خاچی خۆتی ئەتو خزمەتی هونەرمەندی بێگانە لۆ دەکەی کللتوری بێگانە لۆ دەکەی خزمەتی کولتوری خۆت بکە کاکە لەوانەیە بشت گرێت